بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وابڕیارە ڕۆژی شەممە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار بەڕێوە بچێت هەرچەندە تاکو ئێستا لایەنەکان بوون بە دوو بەشەوە پەیمانەتە سێقۆڵیتەکە بانگەشەوە دەکەن کە دەتوانن نیسابی یاسایی تاو بکەن لە بەرامبەریشدا چوارچەوەی هەماهەنگی باز لەوە دەکەن کە کۆبوونەوەکە نیسابی تاو نابێت و بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار کۆبوونەوەکە بەڕێوە ناچێت لە بەرنامەی ڕۆک سەرەوە دەکەین ئایا کۆبوونەوەکە بەڕێوە دەچێت و ناکۆکی لایەنەکان چییە و ئەوە پەرلەمانتارە سەربەخۆکانی چۆن مامەڵە دەکەن و ئایا فشار هەیە بۆ کڕینی پەرلەمانتاران و پارتی ویەکێتی لە بەغداد خەریکی چین بە میوانداری بەڕێز ئاڵا تاڵەبانی پەرلەمانتاری پێشوو عێراق ئاڵاخان بەخێر و سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس بۆ جەنابەت. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین کۆبوونەوەکەی ڕۆژی شەممە دەکرێت بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار؟ سپاس بۆ جەنابێت بۆ کەناڵە بەڕێزەکەتان و بۆ هەموو بینەرانی بەڕێز. بەڵێ کۆبوونەوەکە ئەکرێت چونکە سەرۆکی پەرلەمان پێشی ماوەیەک ینی بەلاغێکی ڕسمی ڕۆژی شەمەی دەستنیشان کرد کە ڕۆژی یان با بڵێن کۆبوونەوە یانەوەی پێوی بڵێن جەلسە و دانیشتنی هەڵبژاردننی سەرۆک کۆمارە. دیارە ینی جەنابتان و قسەتانی زۆر لەسەر ئەم مۆزوع ئەکردو هەمووشمان نەزانین هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەپێی تەوقیتە دەستوریەکان دواکەوتووە لە بواە لە مانگێکا لە دوای هەڵبژاردننی سەرۆکی پارلەمان یان هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەنجام بدرێت هۆکارەکانیشی معلوم بوو چی بوو بۆیە جەلسەکە ئەکرێت ینی مەبەستم ئەوەیە ئەو ڕۆژە دەستنیشان کراوە بەڵام ئایا نیسابی یاسایی تەواوە بێ بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار یاننا پرسیارەکە زیاتر لێرەیە. باشە بەس تاوا دەبێ نیسابەکە خود پێویستی بە چەندە بۆی کە کۆبوونەوەکە بەرەوە بچێتەوە هەم بۆ هەڵبژاردنەکەش بەڕێوە بچێت؟ بەڵێ بۆ یەکەم جارە ینی ناکۆکی یان با بڵێن خلاف دروست بوو لەسەر ئەوەی ئایا بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار بە پێی مادەی هەفتای دەستور دوو لەسەر سێت ئەوێ تەنها بۆ کردنەوەی جەلسەکە یان دوو لەسەر سێت ئەوێ لە کاتی دەنگدان یان لە با بڵێن جەولەی یەکەم یان جەولەی دووەمی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە پێی دەستور کە ڕێگە و شوێنەکەی داناوە سەرۆک کۆمار چۆن هەڵەبژێردرێ. یارم من بخۆم پەرلەمانتار بوومە لە هەر چوار خولەکەی ڕابردوو چوار سەرۆک کۆمار کە هەڵبژێردراوە بە تەکید هەڵبژاردننی سەرۆک کۆماریانی ئەو مادەی دەستور 5 مادە هەیە لە دەستور کە پێویستەکە لە پەرلەمان دوو لەسەر سێی ئەندامانی پارلەمان ئامادە بن کە ئەکاتە 220 ئەندام. یەکێک لەوانە هەڵبژاردننی سەرۆک کۆمارە. دیارە هاوپەیمانیە سێقۆڵیەکەی کە ئێستا دوێنێ ناوێکی تازەی لێنرا و پێشتر لێک تێگەیشتن بوو دوێنێ بوو بە هاوپەیمانی ڕسمی کە ناویان ناوە ئینقاز وەتەن واتە بە کوردی ڕزگارکردنی نیشتیمان کە هەمە هەر بخۆی لێرە پرسیارە ڕزگار نیشتیمان لە کێ ڕزگارەکەن لە چی ڕزگارەکەن ینی بەڕاستی سێ کوتلەی متەناقزە بۆی بە سەراحەت قسە بکەین. بۆ چوونەکانیان لە چەند ساڵی ڕابردوو لە ناو پەرلەمانی عێراق جیاواز بووە. ئەمانە تێگەیشتنیان هەبووە پێش هەڵبژاردنەکان وای بە سەراحەت قسە بکەین هیمانگی دە لە دوای هەڵبژاردنەکان زیاتر دەرکەوت لێک تێگەیشتن و تەفاهومەکانیان کە زیاتر لەسەر مەسەلەی ئەوەی کە هەرسێ سەرۆکایەتیەکە ئەمان هەڵی بشێرن و ئەمان ببنە با بڵێن گزۆرینەی سیاسی لە ناو پەرلەمان و باقی کوتلەکان ببن بە معارەزە. دیارە هەنگاوی یەکەمیان سەرکەوتوو بوون کەویش هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرەکە بوو چکە هەرسێکیان لەو کوتلە سێکەسیەن کە بۆ خۆی هەڵبژاردننی سەرۆک پەرلەمان ئەوەندە کێشە نییە بەڵام دوای ئەوەی لایەنەکانی تر کە بە تایبەتی با بڵێنەوەی پێڵێن چوارچێوەی هەماهەنگی ئیداری تەنسیقی و یەکێتی نیشتیمانی کوردستان و هەندێک لایەنی تریش هەستیان بەوە کرد کە ئەو بەرنامەی ئەواندا ناوە لەگەڵ واقعی عێراق و پێکهاتی عێراق و بوونی کۆمەڵێک مەزهەب و قەومیەت و ینی ئەمەی کە پێی ئەوترێ هەماهەنگی ینی هەمەلایەنە یان مکەویناتی عێراقی ناگونجێ لەوێەوە بەرنامەکە ڕاوەستا لەوێەوە بەرنامەکە ڕوبەڕووبوونەوەی بۆ دروست بوو بۆیە ئەم سێلایەنە تەنها لە مەرحەلەی یەکەم سەرکەوتوو بوون بەرنامەکەیان وا بوو ئەفۆن بۆی بگەڕێمەوە پرسیارەکەت بزۆر بەسەریعی باش بەس بۆ ڕۆژی شەممە دوای لەسەر هاوپەیمانەتە سێقۆڵەکەش ناوڕۆکەی قسە دەکەین چی تێدایە بەس بۆ ڕۆژی شەممە هاوپەیمانەتی سێقۆڵەکەی سەردەر حەربوسی بارزانی 220 ئەندامیان بۆ کۆ دەکرێتەوە بۆ هەڵبژاردن بۆ سەرۆک کۆمار بکرێت؟ من پێم وایە پێیان کۆ ناکرێتەوە یان بەمانایەکی تر هەماهەنگیەکی ئیتاری تەنسیقی یەک لەسەر سێکەیان هەیە کە
پێڵێن الثلث المعطل یا ئێستا ناویان ناوە الثلث الضامن بۆ پرۆسەی سیاسی عێراق. بۆیە ئەمێ بگەڕێمەوە پرسیارەکەی یەکەمت ئەوان لە سەرەتا کە زانیان هەڵبژاردننی سەرۆک کۆمار قورسە بڕیاریاندا بوو کە هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە نیوەزایدیەکی پەرلەمان بکەن بە پێی مەدەی 59 دەستور کە دانیشتنی ئاسایی پەرلەمان بە 166 کەس یانیان 165 کەس ئێستاوش بۆتە مناقەشە ئەنجام مەدرێ لە ڕاستی ئایانویست ئەوە بکەن چکە 165یان هەیە هەرسێ لایەنەکە 175یشیان هەیە. هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە پەنجازایدێکی پەرلەمان بکەن بۆیە پرسیار لە محکەمەی فیدرالی کرا محکەمە جوابی دایەوە ئەمە جوابی پرسیارەکەی جەنابت و بۆ هەموو خەڵکیشە. محکەمەی ئیتیحادی بەوازحی مادەی هەفتایی تەفسیر کرد کە ئێمە شکمان نەبوو تەفسیرەکەی وایەکو چۆن ئەڵێ من چوار هەڵبژاردننی سەرۆک کۆمار لە ناو قاعەکە بووم تا سەرۆکی پەرلەمان تحقیقی نەکردووە لەوەی دڵنیا نەبووتەوە لەوەی 220 کەس کەمتر نەبێ طبعاً ئامادەیە نەیتوانیوە دەرگای خۆپاڵاوتن بکاتەوە بۆ سەرۆکی کۆمار. ئەمانەویست بە 165 و 166 بیکەن بەڵام محکەمەی ئیتیحادی تەحدیدی کردووە ئێستا دەبێت 220 بەلای کەم ئەندام ئامادە بن ئەجا دەرگای خۆپاڵاوتن ئەکرێتەوە. ئەگەر لە جەولەی یەکەم هیچ کەس لە مڕەشەحەکان 220 نەهێنا چکە لە جەولەی یەکەمە دەبێت یەکێک 220 بێنێ بۆی ببێ بە سەرۆک کۆمار بەلای کەمەوە. دیارە لە هەموو ینی پرۆسەکان و ساڵانی پێشووتریش هیچ سەرۆک کۆمارێک نەیتوانیوە لە جەولەی یەکەم 220 بێنێ. جەولەی دووەم کێ دوو زۆرترین دەنگە چکە خۆزانی جاری وایە 10 کەس ئێستا زیاتر نازام لە 40 کەس چەند کەس خۆی پاڵاوتووە کێ زۆرترین دوو دەنگە ئەچنە جەولەی دووەم. لە جەولەی دووەمیش ئەبێ نیسابی 220 کەمتر نەبێ لە قاعەکە ما بێت خۆمە بۆ خۆی پرسیارە ئایا مستەقیلەکان ئەڕۆن لە جەولەی دووەم دێنە دەرەوە ئەمانش هەمووی ینی بۆ جەولەی دومیش دەبێت 220 کەس هەر لەوێ بن. بەڵێمە تەفسیری محکەمەی ئیتیحادیە دەبێت دیسان 220 لەوێ بەس جەولەی دووەم پێویست ناکە کەس 220 دەنگ بێنێ کێ زۆرترینی هێنا 100 دەنگیشی هێنابێ لە بینی دوو منافیسەکە دوو کەس ئەمێنێتەوە بۆ جەولەی دووەم ئەو ئەبێ بە سەرۆک کۆماری عێراق. بۆیە زامینکردنی 220 جەولەی یەکەم قورسە و بەڵام لە جەولەی دووەم زۆر قورسترە بێت. باشە بەس بۆ هاوپەیمانە سێ خۆڵەکە ئێستا 175 کورسیان هەیە خۆیان ئەگەر بە ژمارە حسابیان بکەین 31 پارتی و 75 کوتلەی سەدری بەڕاستی سنە چکە دوو کوتلەن یەکیان گرتووە سیادە و ناویان سیادەیە عەزم و تەقەدومە هەندێک باس لە 62 هەندێک باس لە 65 و یعنی شتێکی ئاوا باسەکەن تایسە زۆر محەدد نییە چکە خوددانی سونەکان زۆر سەنگەر ئەگوازنەوە لە بینی کوتلەکانە ئیتر ئەوانش لە دەوری 16 ئێستا کێ سەربەخۆکان یەکلای دەکەن چەند سەربەخۆمان هەیە لە پەرلەمانی عێراق کە بتوانن بۆ 45 سەربەخۆ ئەکەن بەڵام کە ئەڵین سەربەخۆن کوتلەن ینی بۆ نمونە هەندێکیان نەبێ بەڕاستی مستەقلن کە ژمارەیان 12 کەسە بەڵام ئەوانش تۆزێک ینی لێکترازانیان لە نێوانە دروست بووە ئەگینا ئەوانەی تر با بڵێنەوەی نوێ لەگەڵ ئیمتیداد کوتلن ئەوان ناویان نوێی نوێ ئەمان ناویان ئیمتیداد بوو کە خۆیان هەڵبژار دوایەوە بە یەکەوە هاوپەیمانێکیان دروست کردووە بەڵێ یەک هاوپەیمانیان هەیە بە یەکەوە 18 کورسین وابزانم ئێستا 20 شتێک بوون وابزانم هەندێک جابوونەت کەواتە ناویان ناتوانین بڵین مستەقل ئەمانەش کوتلن کوتلەیەکی تر هەیە 7 کەسن ئەمانە باسەکەن بەڵێ ئیشراقەت کانون سەر بە مەرجعیەن ینی مستەقل نین ئەمانەی پیانەوە ترێ مستەقل ینی هەندێک مەسیحی هەیە 5 کەس تورکمان هەیە مەسەلەن سابیعەیەک هەیە شەبەکێ هەیە عەفوەن مستەقل نییە ئەوانەی کە بەڕاستی مستەقلن کەسایەتین و بەناو هیچ حیزبەوە خۆیان هەڵ نەبژاردووە ژمارەیان 12 کەس زیاتر نییە کە هەمووشیان شیعەن بۆ ئەم قسەیە بکەم هەمویان شیعەن. ئیمڕۆ کێشەکە لە ناو شیعەیە کێشە هەڵبژاردننی سەرۆک کۆمار نییە منەمەم لە زۆر بەرنامەش باس کردووە کێشەکە پارتیوەکێتی نییە کێشەکە کێ کوتلەی گەورەیە کێ سەرۆک وەزیران تەحدیدەکە تا ئەم مۆزوعە لە نێوان شیعە یەکلایی نەبێتەوە هەڵبژاردننی سەرۆک کۆمار زۆر قورسە چونکە کە پێشتر ئەمان وت و تەحلیلمانە کرد و لەسەر ینی ئاستیان ئەو چاوڕوونیەی هەمان بوو یا چۆنەڵێ ئەو دەرەنجامانەی ئەمان بینی ئەماوت ئەم سێلایەنە
سەرۆک کۆمار لەوان کە هەڵیەبژێرن کە پێشتر کاکۆشیار بوو دوایی ئەو نەبوو ئێستا ئەگەر مەسەلەن ڕێبەر ئەحمەدا ئەو یەکسەر کەسێک لە تەیار هەڵەبژێرێ بۆ سەرۆک وەزیران ئێستا بە وازحی دوێنێ ئیعلانیان کرد کەواتە ئەوەی کە باقیشی عەلی ئەترسێ دوێنێ ئیعلانیان کرد بەڕەسمی بەس پێ دوای بۆ ڕوون بێ نەتیجەکە چی ڕوودا شەممە نیسابی یاسایەکە تەواو ناکرێ دووبارە سەرۆک کۆمار ئەگەر بڵین کۆبوونەوەکە بکرێن نیسابەکە تاوا بێت چی ڕووی دەدا ئەگەر نەکرێ نیسابەکە تاوا نەکرێت چی ڕووی دەدا وەڵا سیناریۆکان بەم شێوەیە بۆی هەمووی باسکەین ئەگەر نیسابی 220 کەمتر نەبێت احتیمال زیاتر بێت پەیدا بێەوە توانی بێتیان ئەم تەحالوفی سێ قۆڵیە لایەنەکانی تر ئەوەی تر هەندێک مستەقلە و نەوەی نوێ و ئەمانە بێن بۆ خۆیان و زمانی بکەن دەنگیانە دەنێ ئەوە معنای ئەوەیە جەولەی یەکەمیش و دووەمیش ینی 220ەکە لە ژوورەوەیە و بەتەکید ئەو کاتە دەنگی زیاتر هی با بڵێن کاندیدەکەی پارتیە چکان سیناریۆ نەخێر بەهێز نییە ئەمە ئەگەر ئەمە ڕوو بدا احتیمالێکی تر ئەوەی وتم 220 لە جەولەی یەکەم هەبێت لەبەرەوەی بۆ نموناوەی کە خوێندومانەتەوە وا باسەکرێت کە نەوەی نوێ خۆیان مڕەشەحیان هەیە لەبەرەوە بێ بچنە ژوورەوە و بەش بە حاڵی خۆیان دڵنیان لەوەی مڕەشەحەکەیان دەرناچێت لە جەولەی یەکەمیش باشە ینی ناچێتە جەولەی دووەم تا بمێننەوە بۆیە لە جەولەی دووەم قاعەکە بەجێهێڵن جەولەی دووەم قاعەکە بەجێ بڵن لەوانەیە ئیتر لە جەولەی دووەمان نیساب تێک بچێت کە نیساب لە جەولەی دووەم تێک چوو ناکرێت پرۆسەی انتخاباتی سەرۆک کۆمار بەردەوام بێ خاڵەکەی تریش ئەوەیە کە نەخێر ثلثی معطل بەپێی ئەمە قسە نییە مە تەسریحی ڕسمی ئیتاری تەنسیقیە بەیانەکەیانتان بینی ئەمڕۆ بەیانێکی دوور و درێژە دواتر هاتوونە چەند سەر خاڵی یەکەم یعنی ناڵێت لەوانەیە و ئەبێت خاڵی یەکەم ئەڵێ دانیشتنی ڕۆژی شەممە جێبەجێ نابێت لەبەر ئەوەی کە نیساب تەواو نابێت ینی جزمیان کردەوە نەبێ هیرێک بێ و هەروە هەندێک پێشبینی خۆدەوەی کە لە عێراق بووی ئەوەیە کە نیسابەکە تەواو نابێ من پێم وایە نیساب تەواو نابێ بۆ چونکە سولسی معطل ینی یەک لەسەر 110 ئەندامەکە بە ئاسانی ئیتاری تەنسیقی و ئەوانەی لەگەڵیانن زۆر لە 110 زیاترن ئێستا لە 110 کەس زیاترن بەتەکید لە 110 زیاترن هەروانەی کە بە فەرمی لە ناو ئیتارن و ئەو لایەنەی تریشکە لەگەڵیانە ڕوون 110یان تحقیق کردووە و من دڵنیام لایەنی تریشیان لەگەڵایە هەندێک لە سونەیان لەگەڵایەکە ئەنجام دەدەی چی ڕوو دەدات هەڵبژاردن دووبارە دەکرێتەوە ڕێکەوتنی ناو ماڵی شیعە دەکرێت چی دەکرێت بەڵێ ئەخۆی ئەلێرە ئەبێ ئەم پرسیارە بکەین ئێستا من پێم وایە بەش بە حاڵی خۆم دوای شەممە ئەبێ بڕۆین بزانین عێراق بەرەو کۆ ئەڕوات بەرنامە چییە پرۆسە سیاسیەکە چی لێدێ لێرەش کۆمەڵێک بۆچوون هەیە هەندێکیان لەسەر ئەساسی هەندێک با بڵێن شتی واقعی مەلموس و معتایاتی وازحە هەندێکشیان تەسەوراتە ئەگەر جەلسەکە نەبێت شەممە واتە سەرۆک کۆمار هەڵنابژێردرێ هەندێک پێیان وایە لە ڕۆژی شەمەوە مفاوەزاتی حەقیقی ئینجا دەست پێ ئەکات لە بینی شیعە جارێکی تر ئەگەڕێمەوە کێشەکە بە دەرەجە یەک کێشەی کورد نییە یان بە تەحدید مرەشەحی پارتی و مرەشەحی یەکێتی نییە کێشە کوتلە شیعەکانن ئایا ڕێکە کەون لەسەر ئەوەی کوتلەی گەورە ئەوان دروستیکەن چونکە ئەگەر سێری بەیانەکەی ئیتاری تەنسیقی بکەیت قەطعاً بە هەموو شێوەیەک قبوڵیان نییە کوتلەی گەورەی پەرلەمان ئەو کوتلە بێ کە دوێنێ ئیعلان کراوە چکەڵێن ئەو کوتلەیە کوتلەیەکی شیعە سونە کوردە شیعە کەمینەیە لەناو ئەو کوتلەیە ئێمە شیعە زۆرینەی عێراقین دەبێت لە هەموو پرۆسەیەکی سیاسی عێراق و دەبێت کوتلەی زۆرینەی پەرلەمانی عێراقی کوتلەی شیعە بێت ئەمە پێیان وایە لە با بڵێن موسەلەماتە و لە سەوابتی دەوڵەتی عێراقیە شیعە پەنجازایریەکی عێراقن هەر لەسەر ئەساسش دەستور نووسراوەتەوە هەر لەسەر ئەو ئەساسش سەرۆک کۆمار بۆ کوردە و سەرۆکی پارلەمان بۆ سونەیە و سەرۆکی حکوومەت بۆ شیعەیە باشە تۆ ئێستا کوتلەیەکی گەورەت هێناوە شیعە کەمینەیە 75 لە بەرامبەر 100 غەیرە شیعە کە کورد و سنن پارتی و
با بڵێن حەلبوسی و خەنجەر ئەمە بە هیچ شێوەیەک لەلایەن هەموو باقی شیعیتر قبول نییە. خۆت پێشبینەوەی کە کۆبنەوەکە ناکرێ و دوایی گفتوگۆی سەدر و بڵێن چوارچێ مانگی بەڕێوەچێت یاخود هەڵبژاردن دووبارە دەکرێتەوە گەر هەیە هەڵبژاردن دووبارە. من پێم وایە سیناریۆکان ئەمە زیاتر ئەمانن مفاوەزات دەست پێ بکات باشە و دانیشن شیعە ڕێککەون تحديدي كان كي كتلي قوريه وكي سروق وزيرانه بالمناسبه الشيعي اطار كيشيان لقل كانديدكي جعفر صدق نخيرني انا جعفر صدق كري شهيدي قوره باقر صدره كمؤسسي حزبي دعويه هم شيعة باحترامي كي تايبته وسيري باوكي انكردوا او سيري باوكي اكن مشكله كان لا كي كتلي قوريه ئەوان پێیان وایە کوتلەی گەورە دەبێت کۆمەڵی کوتلەی شیعە بن نەک شیعە و سوننە و کورد. ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەم ئەوەیە کە زۆر لایەن باسیەکەن کە مقتەدای سەدر بەمە رازی نەبێ و ئەمە تووشی با بڵێن شۆکێکی گەورەی بکە چۆ قسە لەوە ئەکرێ سەرۆکی فراکسیۆنەکەی و ئەو دەستەی هەیئەی سیاسی تەیاری سەدری معلوماتی ڕاستیان پێی نەدابێت. بەڵێ ئەمڕۆ باسی ئەواکەن کە ئەوان پێیان وتووە ئێمە ینی دوو لەسەر سێمان زامنە خەڵکمان لەگەڵە و شتەکان وەکو خۆی ئەڕواوەکەوەی کە بەرنامەی بۆ دانراوە ئەگەر شتەکان وا نەڕوا و دوو لەسەر سێ لە ناو قاعی پەرلەمانە نەبێ ڕەنگە ئەمە وا بکە ینی سەدر قبولی نەبێ مفاوەزاتیش بکات بڕوا بۆ معارەزە. چوونی سەدریش بۆ معارەزە زۆر قورسە چونکە بە هەردوو دیوەکەی سەدر لە دەسەڵات بێ و باقی ئیتاری تەنسیقی بە هەموو ئەو لایەنە با بڵێن چەکدارانەی کە لەگەڵیانن کە ئیمڕۆ ئەگە هەر سێری تەغریدەی کەسایەتیە ئەسکەریەکانیان بکەی پەیامی زۆر قورس لە خۆیەوە ئەگرێ. بە هەمان شێوەش ینی ئەگەر سەدر بچێتە دەرەوە بالمناسبە ئیتار نایەوێت سەدر بچێتە دەرەوە ئەوێ لەگەڵیان ڕێکەوێ بە سەدر قبولی نییە. ئەگەر سەدر قبولی نەبوو و قەراریدا بە تەنیا معارەزە بێ ئەویش سەرایە سەلامی هەیە و هێزی چەکداری هەیە ئەمیش هیچ حاڵەتێکی ئیستیقرار لە عێراق دروست ناکات بۆیە بەرچاو ڕوون نییە. باش بەس ئەگەری دووبارەکردنەوەی هەڵبژاردن و پێکدارانی چەکداری هەیە دووبارەکردنەوەی هەڵبژاردن باسەکرێ بەسم پێم وایە ئاسان نییە ئاسان نییە. پێکدادانی چەکداری لە هەمووی خەتەرتر ئەوەیە ئەگەر ڕێک نەکەون شیعە لە ناو خۆیان بڵێ ئەوە مەترسێکی گەورەی یعنی ئەگەر ئەمڕۆ سێری با بڵێن تەغریدەیان تویتە کەسە ئەسکەریەکانی شیعە بکەی تهدیدی لایەنی سوننەشی زۆرتیایە کوردیتیانە باتیایەتی چۆن ئەگەر سێری تەغریدەکەی ئەبوو عەلی عەسکەری بکەی کە ئەڵێ باسی محەممەد حەلبوسیەکە ئەڵێ بەهلەوان لە پێشتر باسیەکەڵێ البەهلەوان محەممەد الحەلبوسی لەمە قسەیەوە قسەی من نییە دوایەوە ئەڵێ ئەمە نابێ ئەم دەوڵەتە بە ئالبەهلەوان و ئالبارزان و ئالفلان بڕوا بڕێوە باسی جارێکتر مەسلەی ئیسرائیل و مەسلەی ئینفیسال و ئەم شتاناکەن هەر ئەوە هەر شبل زەیدیە نی ئەمانە هەمووی پەیامە خۆ نابێتەوە بە ئاسانی سێری کەیت و بڵێ ئەمە تەسیری نابێت. دوای لەسەر دۆخی کوردستانیش قسە دەکەین کاریگەری چیە بەس ئێستا لە هاوپەیمانە سێ قۆڵیە چی تێدایە بۆ کورد بەنسبەت کوردەوە و دوێنێش بەیاننامەکەیان دەرچوو بوو هاوپەیمان ڕزگارکردنی نیشتیمان چی تێدا بوو لەسەر کورد کوردستان فیدراڵیەت موچە پرسیارێکی زۆر بەجێیە چونکە من بۆ خۆم کە ئەو وەرەقەی دوێنێ بڵاویان کردەوە خوێندومەتەوە بە هیچ کاتێک لە هەموو دەورەکانی پێشوو کورد ئەمەندە وەرەقەی لاوازی نەبووە لە بەغدا. طبعا وەرەقەی کورد نییە وەرەقەی پارتی دیموکراتی کوردستانە ئەو باڵەکەشی خۆی دەبێ هەڵیگرێ ئەو خۆی قەراری داوە ئەمەی ئیمزا کردووە دەبێ خۆشی تەحملی مەسئولیەتەکەی بکە جام حکوومەتە تەشکیلە بێ کاکڕێبەرە بێ بەسەرەوە کۆمار نابێ ئەو تازە وەرەقەیەکی ئیمزا کردووە باسیەکەی ئەوان پێشتر کە ڕێکەوتنێکی لێک تێگەیشتنیان هەبوو نەگەیشت بۆ هاوپەیمانی و یەک ناوی هەبێ وەرەقەیەکیان ئیمزا کرد بوو ئەو کات ئەو وەرەقەیە زۆر لاواز بوو 12 یا 13 خاڵ بوو چەندها لە خاڵێکیانە کە باسی چەکدارکردنی هێز و بەهێزکردنی هێزەکان و نازەم چی لە وەرەقەی یەکەمیشان ناوی پێشمەرگەی تیان نەبووە دواتر ناوێکی پێشمەرگەیان بۆ ئیزافە کردووە بۆ ئێمە باشە زانین چکە ئەم وەرەقەیە هێنرا بۆ قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان قبوڵیان نەبوو ئیمزای بکەن ڕۆژێک پێش دەنگدان لەسەر سەرۆکی پارلەمان و دووجێگرەکەی ئەمە وتیان وەرەقەیە و لێک تێگەیشتن بەڵام ئەمەی دوێنێ لە مؤتەمەری سوحفی ئیعلانیان کرد ئەمە هاوپەیمانی تۆکمەیە لە ناو پەرلەمان واتە ئێستا پارتی دیموکراتی کوردستان
هاوپەیمانە لە ناو پەرلەمان لەگەڵ تەیاری سەدری و لەگەڵ سونەی حەلبوسی و سونەی خەمیس خەنجەر هاوپەیمانە بەپێی ئەم وەرەقەیە بێ بجوڵێتەوە یعنی ئەبێ قەراراتیان یەک بێ دەنگدانیان بۆ قانونەکان یەک بێ پرسیاری یەکەم لەوێ ئەو وەرەقەیە هیچی بۆ کورتیان نییە هیچی بۆ مەسلەی زامنی فیدرالیەتیان نییە هیچی لەسەر دەستور و جێبەجێکردنی دەستورتیان نییە ئەگەر خۆمان و بیخوێنینەوە جەناب تیش خوێندوتەوە خەڵکی کوردیش بیخوێنێتەوە وەرەقەیەکی تەواو لاەن عێراقیە سەدریە بۆ سونەکان باشە بەس بۆ ئێمە هیچ نییە یعنی ئەو هەموو شیعاراتی قەومی و کوردایەتی کە پارتی چەند ساڵە خەڵکی پێچەواشە کرد بوو ئەو هەموو تۆمەتەی بۆ کەسانی وەکو ئێمەیان دروستە کرد کە ئەماوت ئێمە تەنامەوەت ئەبێ لەگەڵ عێراقڕێک کەوین لە بەرخاتری موچەی خەڵک لە بەرخاتی ئێوە عێراقچیەتیەکەن دژی ئەم وەرەقەیە بۆ مێژووی خۆیان ئەمە بۆ مێژووی پارتی ئەم وەرەقەیە بەڕاستی عیبەیەکی زۆر گەورەیە چۆن ئیمزاتان کردووە چۆن قبوڵتان کردووە عێراقیەوانی ژاسەی نییە نەخێر مەسەلە عێراقی نییە ئەوان پێشی ماوەیەک سەرۆکی حکوومەتیان ئەڵێ من کوردم کە لێ پرسن تۆ کوردی یا عێراقی ئەم وەرەقەیان ئیمزاکرێت تەنها لەبەر ئەوەی پۆستی سەر و کۆمار بن ئەی داوای کورد ئەی فیدرالیەت ئەی ناوت باشم پرسیارێکەکەم ئەوان هیچ کاتێک اعترافیان بە جێشی عێراقی نەکردووە باش هیچ باش من پرسیارێکەکەم ئەوێ لە ناو وەرەقەکە نووسراوە ئیش بکەن بۆ هێزی یەک جێیشی یەکگرتوو یەک جێیش یەکگرتووی لە ژێر ئاڵای نیشتیمان یعنی ئاڵای عێراق تۆ ئەسڵان هەر گاڵتەیان بە هەموو کەسێکە کرد و قسە بە هەموو کەسێکەڵێن بەس باڵباسی ئاڵای عێراق بکەی باشە تۆ یەک جێشی یەکگرت و ئایا تۆ قبولتە پێشمەرگە بچێتەوە ژێر ئاڵای عێراق و جێشی عێراق و قایدی عامی قواتی مسلحی عێراقی موافقەتی ئەمەت کردووە ئەی ئەم وەرەقەیەوە ئەگەیەنێ دووەم بە چه حەقی ئەو قەرارە ئەوان بە تەنیا ئەیدەن بۆ ئەم جۆرە پرسانە بێت تۆ بچیتەوە بۆ مەرجعی کورد پەرلەمانی کوردستانە بۆ بورە ئەوان نوێنەری پەرلەمانی کوردستانە ئەوە میلەت هەڵی بژاردووە ئێمە ئەحزابین هیچ حزبێک بە تەنیا ناتوانێت لە بری هەموو کورد قەرار بدە باشە تۆ مادام قەرارت داوە یا موافقی یەک هێز دروستکەی زەحمەت نەبێ ساڵی داهاتوو لە 6 کانون کە عیدی جێیشی عێراقیە قبولتانە تەحیە بۆ ئەو جێیشە بکەن و احتیفال لە هەولێریش بکرێ هی جێیشی عێراقی خۆ بێ بیکەن تازە قەراریان داوە جێیشون موحد مەمووی تەناقضاتە باشە لەسەر پرسی نەوت بە واضحی حکوومەتی هەرێم و بە تەحدیدتریش پارتی وتی قەراری مەحکەمەی اتحادیم قبول نییە ناتوانێ بڵێ قبولم نییە قەراری مەحکەمەی اتحادی بە پێی دەستور کە ئەو مولزم بێ بە دەستور بە پێی دەستور مولزەمە بات و مولزم کەس ناتوانێت ئیلتیزامی پێوە نەکە هەر هاوپەیمانیەتەکەی خۆی تەیاری سەدری لە دوای دەرچوونی قەراری مەحکەمەی اتحادی لەسەر قانونی نەوت و غازی هەرێم وتی ئێمە احتیرامی ئەگرین باشە ئیسە چۆن لە ناو پەرلەمانە ئەمانە یەک هاوپەیمانن بەیانی بوجە دێت لە ناو بوجەیە دەبێ حکوومەتی هەرێم ئیلتیزام بکا بە قەراری مەحکەمەی اتحادی چۆن هەماهەنگیەکەن و من ئەندام پەرلەمان بوومە ئەزانم بوجە چەند بە قورسی ئەڕوا تیاری سەدری ناتوانێت دژی قەراری مەحکەمەی اتحادی بێ سەرۆکی پەرلەمان و کوتلەکەی ناتوانن دژی قەراری مەحکەمەی اتحادی پارتی ئێعلانی کردووە دژی قەراری مەحکەمەی اتحادی ئەم هاوپەیمانیەتیە چییە تەنها لە بەرخاتری یەک کورسی و یەک پۆستە بەزوتت نەناوی کوردی تێدایە نەخێر نەناوی پێشمەرگەی تێدایە نەخێر نەموچەی تێدایە هیچ شتێکی نەباسی کەرکووک و ناوچە دابڕاوەکانی تایە ئەمەش پرسیارێکی ترە کێشەی کورد لەگەڵ سونەیە لە ناوچە دابڕاوەکان کێشەی سنجار لە مووسڵە کێشەی کەرکووک لەگەڵ عەرەبی سونەیە لە کەرکووک باشە پرسیارەکە لێرەیە چۆنە مۆزوعانە حەلەکەن مەسەلەی کوردستانی بوونی کەرکووک و مادەی 140 چۆن یەکلاکەنەوە چەند ساڵە ئێمە نەمانتوانیەوە زەویزاری کورد بگەڕێنینەوە لە کەرکووک ئێوە چۆن نەتوانن ئایا ئەمانە موافقەتتان بۆکەن بەیانی ئەو قەرارە لە ناو پەرلەمانی قەراری مەجلیسی قیادی سەورە هەڵوەشێتەوە باش بەس پێشتر لەسەرەوەی کە بەڕێزە سرودی عێراقی دووتەوە مارشی عێراق ڕخنی زۆریان لێگرتی هیچ جیاوازێکەیە لەگەڵەوەی خۆت و ئەوان وڵا کاکە ئێمە سرودی نیشتیمانی ئەو سرودەیە کە ئەگەر کاک ڕێبەرش بێ بە سەرۆکی کۆماری عێراق بێت لەژێر ئەو سرودە و ئەو ئاڵایە بوەستێ و سەلامیشی وەتەنیشی بۆ بکات هەموو ئەندام پەرلەمانێکی کورد کە دێ بۆ عێراق سوێن دەخوا هەڵەسێ و بەدیار سرودی نیشتیمانی سوێن بە یەک پارچەی عێراق خوا بە ئەم موزایەداتانە تاکەی من کاتێک سرودم خوێن جاری پێشتریش و زۆر جاش باسم کردووە ڕۆژێکی تایبەت بوو
قەراردرا ئەو ڕۆژە هەموو سرود بڵین بۆ گیانی ئەو هەموو دکتۆر و پەرستار و مۆزەف و خەڵکەی کە لە کۆرۆنا گیانیان لە دەستدا بوو لەگەڵ تەبعاً هاو نیشتیمانیان دقەیەک وەستان ئەم شتە گەر بزانی لە ئەوروپاش لە زۆربەی وڵاتان کرا خەڵک لە ماڵی خۆی لە بەردەرگا لە دەوام وەستان دقەیەک بە دیار سرودی نیشتیمانی وڵاتەکە بۆ ڕوحی ئەوانەی کە گیانیان لە کۆرۆنا لە دەستداوە ئێمەش ئەوەم کردووە ئەمانە کردیان بەوەی سرودی عێراقی ئەی ئێستا خۆیان چی بەو وەرەقاڵێن کە دوێنێ ئیمزایە بەزاسەینە بەیانی بوونم ڕۆژێک پارتی دەویست ڕیفراندۆم کە لە عێراق زیابێتەوە ڕۆژێک دەویست بێتە دراوسی ئێستا سیاسەتە گۆڕاوە و دەڵێن بە لەگەڵ عێراقی سوپایەکی یەکگرتومان هەبێ ئەو ئاسایینی لە سیاسەتدا بزانە بە تەکید سیاست ڕەش و سپی نییە سیاست خۆڵەمێشیشە لە سیاسەتە ئەکرێ لەگەڵ ساڵانە بەخۆ تا بچیتەوە قەناعەت بکەی کە ئەمە وایە کێشەم لەگەڵ ئەو فەقەرەیە نییە ئەگەر ئەوان قەناعەتیان بەوە هەیە کە ئەبێ لە عێراقا هێز جەیشێکی بەقوت هەبێ ئەمە پێچەوانەی ئەوەیە مەسەن کاتی کە مالیکی سەرۆک وەزیران بوو سەفقەیەکی سیلین کرا تەیاراتی F-16 یەکەم کەس جنابی کاک مەسعود بارزانی بوو وتی نابێ ئەو تەیارانە بێت چکە دژی کوردستان بەکاردێ ئێستا گەیشتبوونە ئەو قەناعەتە با عێراق تیاری F-16شی هەبێت ترس لەسەر کوردستان نییە ئەم جەیشەی ئەم جارە ئەبێتە جەیشێکی نیشتیمانی کورد و عەرەب و تورکمان و هەمولایەکە بە تەکیدەوە دەستورە منیش ناتوانم دژی بم باشە بەسەر چاو بەڵام وەرەقەکەتان بۆ شتێکی لایەنی کوردیتیان نییە یعنی داوای کورد قەتیس کرا لە جێشێک و دووەم باسی ئەوەکەن کە ئەڵێ ئێمە هاوپەیمانیەتێکین بەدەر لە قەومیەت و مەزهەب و ئەمانە کاکە ئێمە قەومیەتین ئێمە جیاوازی ناکەین لە قانونە ئەبێ ئەگەر قانونێک لە بەغا دەرەچی هەمووان بە یەک چاوسێرکە بەڵام ئەساسی عێراق لە کۆمەڵی پێکاتە دروست بووە حاشای لە کوردبوونیشتی تێدا من نازانم ئەوڵێ بەدەر ینی ئەڵێ بیدون قەومیە نازانم مەزهەب فلانشت دوام بۆی بەسەڕاحەت قسە بکەین یاخوا عێراق بگاتە ئەو مەرحەلەی بەدەر بین لە قەومیەت و لە مەزهەب و لە نازانم چی ینی ئێم بۆچی شەرم بکەین ئەمە بڵێن ئێمە تاکە وڵات نین زۆر وڵات لە دنیا لە کۆمەڵی قەومیەت و پێکاتە دروست بووە و هەر کەسە خصوصیەتی خۆمانێ ئەگەر وانە بواە بۆ لە ناو دەستوری عێراقا جەنابی مام جەلال و کاک مەسعود خۆشی و کاک نەوشیروانیش ینی هەمویان کۆمەڵێت شتی تایبەتیان بۆ کورد لە ناو دەستور نووسیە خۆ ئەو کات یەک دەستورمانە نووسی ئەماوت العێراقیون ئەی بۆ شتی تایبەت بۆ کورد نووسراوە ئەی بۆ شتی تایبەت بۆ کوردستان نووسرا ئەی بۆ نیزامی فیدرالیێت تۆ ئەمانە لە ناو دەستورە ئەساسیاتی مانەوەی ئێمەیە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی باش بەس پێ ئەم هاوپەیمانەتی وتت هاوپەیمانەتێکە بێکەوە ناگونجێن تا سەر ڕوئیان جیاوازە ئێستا بڵین سەدر و بارزانی بڵین هەلبوسی و بارزانی وکیان دوای سەدر کەوتون ینی ئەو ئەمان مەسلحەتێک کۆی کردوونەتەوە پۆستەکانە مقتەدا ئەوێت سەرۆک وەزیران ئەو دای بنێ لە کوتلەی ئەو بێ و زۆرینەی دەسەڵات و وەزارەتەکان لای ئەو بێ هەمومان نەزانین محەممەد حەلبوسی طموحی ئەوەی هەبوو بە هەر چۆنێک بێ ببێتەوە بە سەرۆکی پەرلەمان و پارتیش ئەم جارە سەرەتا زۆر وایە نەئەوت کێشەیان ئەوە بۆیانوت بربەژێرەکە یەکێتیان مڕەشعەکەیەکێتی ئێمە بەدڵی ئێمە بێ بەڕازی پارتی بێ نەیانەوت ئێمە ئەمانەوە و دیار بوو لە دواییە چکە یەک لیژنەی هاوبەش هەبوو یەک با بڵێن شاندی هاوبەش یەکێتی و پارتی هەبوو بە یەکەوە ئەچوونە بەغا بۆ قسەکردن بەڵام دوایی دەرچوو کە پارتی خۆی ئەو پۆستەی ئەوێ ینی ئەم ئیتیفاقا تەنها بۆ پۆستە قسە سەرەوەی سەدر چ جۆرە حکوومەتێکی دەوێت لەگەڵ بۆ چوون لەبارەی نەوت چۆنە فیدراالیەت پێشمەرگە ناوچە جێناکۆکەکان کە ئێستا حکوومەتی لایەنێک حکوومەتی زۆرین لەگەڵ پێک بێنێت من هینی خۆم تێگەشتنی خۆم چەند ساڵی ئیشکردن لەگەڵیان بیرمان نەچێ لە ناو شیعە ئەوەی کە تەمسیلی شیعی قەومی ئەکا تەیاری سەدریە شیعی ئیتار شیعی قەومی نین شیعی مەزهەبن زیاتر و ئەوانە لە کورد نزیک بوونە بە درێژایی معارەزە و زمانی دژایەتیکردنی سەددام و لە دوای 2003 ئەوان لە بۆ چوونیان لە ئێمە نزیکتر بووە ئەمە پرسیارەکە دیارە خۆشمان سو نازانین بە گشتی ینی ئەوەی کە دژایەتی زیاتر جێبەجێنەکردنی مەسلەی ناوچە جێناکۆکەکانی کردووە ناوچە دابڕاوەکانی کردووە زیاتر سونە ڕێگر بوو باش بەس سەدر دەیەوێت دەوڵەتێکی مرکزی هەبێ سوپایەکی بێسە بێ کۆنتترۆلی خاڵە سنووریەکان کە هەمووی نەوت هەر لەژێر کۆنتترۆلی عێراقدا بێ و خواستی هەیە کاکەکیم مقتەدا قسەی خۆیەتی
ئەڵێ من وەکو باوکمم من لەگەڵ ڕای شەقامە ڕۆم ئەگەر ڕایەکەیان ڕاستیش نەبێ قەت لە ڕای شەقام دەرناچم شەقامی عێراقی تێڕوانینی بۆ کورد ئەوەیە کە کورد بەشێک بێت لە عێراق خاڵە نووریەکان داهاتی بێتەوە ناو عێراق نەوتی هەموو شعبی عێراقیە بەپێی دەستور سبەینێ مقتەدا ناتوانێت لە ڕێ ئیجادە دەرچێ و بە قسەی پارتی بکات بەتەنیا ناتوانێت نە فراکسیۆنەکەی ئەتوانن لە جادە لێیان قوبڵ ناکەن نەخۆی ئەتوانێت و خۆی ئەمەی قسەی کردووە چەند جارێ و مقابلاتی زۆری هەیە مقتەدا کە باس لەواکە ئەڵێ پێشمەرگە بەشێک بێبێ لە جێشی عێراقی بە میلیشیاش ناویان دەبە بەڵێ لە چاوپێکەوتنیە کاتەنیا ئەوان شەڵێ لێ ئەپرسن باسی میلیشیاتە کاڵێ میلیشیات نابێ هەبێت دەبێ هەمووی بێتەوە ناو چوارچێوەی جێشی عێراقی ئەڵێن ئەی پێشمەرگە هەمان وەسفی بۆ ئەکان نی ئەمەیەکێ لە مۆزوعەکانە ینی چۆن مناقشەکەن ئەگەڕێمەوە ئەڵێم خۆمان ئەزانین هەموو ساڵێ ئەوەی بە کوردی ئەڵێم بە چ دەردەسەرێک ئەتوانین قەناعەت بە کوتلەکان بکەین موازنە بڕواوە موچەی خەڵک بێت موازنەی هەرێمی کوردستان بوجە مەعاش ئێستا چۆن ئەتوانن ئەمان لەگەڵ ئەم سنەی ئیتفاقیان لەگەڵ کردوون بە تەنها و بە تەنها لەگەڵ مقتەدا یان تەیاری سەدری بەدەر لە قەراری مەحکەمەی ئیتیحادی زمانی معاشی خەڵک بکەن ینی ئەمانە هەمووی پرسیارە ینی سپاس دەکەم ناوبڕێکمێ دەگرین سەر تر قسە لە سەرەوە دەکەین پارتیویکی لەسەر پۆستی سەرۆکۆمار چی دەکەن بەڵام بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق تەنها لە سپۆرت چێکە نرخی جملە و زۆر کات لە خوار جملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگێی ئاوی سلێمانی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێست ئاڵەخان باسیەوەت کرد کە ڕێکەوتنە سێقۆڵەکەی چی بۆ کورتێدانە بەس ڕەنگە ئێستا پرسیارەوە شەبێ ئەو یەکێتی ئەو لە بەغداش هیچی کردووە هیچ ڕێکەوتنێکی کردووە ئەوەی یەکێتی هیچی تێدایە دەربارەی مافە دەستوریەکان یا خودە هیچ ڕێکەوتنێکی نەکردووە یەکێتی ئەوەندەی من ئاگادار بم یەکێتی لە هیچ هاوپەیمانێتیەک نییە و هیچ ڕێکەوتنی ئیمزا نەکردووە لەگەڵ هیچ لایەک بەڵام لێکتێگەیشتنی هەیە لەگەڵ ئیتار تەنسیقی خاصن لە مەسلەی بەشداریکردن و بەشداری نەکردن لە کۆبوونەوەی ڕۆژی شەمە لێک تێگەشتنەکەی ئەویش هیچیانی بۆ مافە دەستوریەکان یان نەگەشتۆتە سەر ئاستی نووسین و وەرەقە و ئەمانە چونکە وەکوتم لێکتێگەیشتن کاتێک ئەبێ کە هاتە سەر مەسلەی دروستکردنی حکوومەت تا ئێستا ئەم دقەیە تۆ باس لەواکەی کە بەپی پرۆسەی دەستور ڕێشێنە دەستورەکان سەرۆک کۆمار هەڵبژێری دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار سەرۆکی وەزیران تەکلیفەکرێ کە بێ ئەو کاتە کوتلەی گەورە دیار بێ کوتلە ئەکبەر لێرەوە تۆ ئەبێ ڕێککەوتن بکەیت کە ئیشی کورد لەناو حکوومەتی ئیتیحادیە
اینجا ئەگەر بیخینەوە بیری خۆمان مەسەن لە جارانی پێش و کورد وەرەقەیەکی هەبوو خۆ ڕاستە وەرەقەی زۆرجە سەتادەی جێبەجێ نەبووە بەڵام ئەقل لەهوو کورد بە قورساییەکەوە هات بۆ بەقا وەرەقەیەکی هەبوو داوای هەبوو بۆ ئەگەر دوایی جێبەجێش نەبێ ئەماوت بۆ جێبەجێ نەبووە بەشێکیان خۆمان کەم تەرخەم بووینە خۆمان بە دوواداچوونمان نەکردووە دوای پۆستەکان تەوزیعکراوە شەڕی وەزیرمان کردووە و چەند وەزارەتێکمان بۆ وەزیر پیا کردو و چەند کەسێکمان هەبووی سومانە بیان کەین بە وەزیر بەڕاستی ئێمە یەکێتی و پارتی شەگرێتەوە دوایەوەی وازمان لە زۆر شتە ئەساسیەکان هێناوە ئێمە ساڵی 2014 نەچوینە ناو قاعەکە کاتێک حەیدەر عەبادی بوو بە سەرۆک وەزیران ینی پرۆسەکەی هەڵبژاردن و خوێندنەوەی بەرنامەکەی هێشتا هەموو کورد بەڕس ئەو کاتە معارەزە بووین ئەگەر بیرمان بێ کۆبوونەوەی لایەنە کوردەکان لە سلێمانی بوو لە گردەکەی زەرگەتە کە تەواصلمان لەگەڵێ ئێمە سەرۆکی فراکسیۆنە کوردیەکان لە ژووری کاک ئارام جێگلیس باڵێ سەرۆکی پەرلەمان دانیشت بووین چاوەڕێمان بووی ئەوان هەواڵێکمان بدەنێ چی بکەین چی نەکەن دوایی وتیان وەرەقەیەکتان بۆ نێرین بڕۆن بیخوێننەوە لە ناو قاعەکە ئەمە وەرەقە و شەرتی کووردە بۆ بەشداری لە حکوومەتی حەیدەر عەبادی یعنی من وەرەقەکەم خوێندەوە سپاسیانەکەم بە ناوی هەموو براوکانم سەرۆکی فراکسیۆنەکان پێکەوەستاین کە سەقفی زەمەنیماندانا بۆ هەندێک لە داواکانمان لەوانە مەسەلەی ناوچە دابراوەکان لە 6 مانگا حەل بێ مەسەلەی مەسەلەن بووجە هەندێش جێبەجێ بوو بەس هەندێشتی جێبەجێ نەبوو بەڵام ئەماوت وەرەقەی کوردی ڕێئی کورد شتێکمان هەیە بەس ئەمەی ئێستا ئەگوزەرێ ڕاستی بە هیچ شێوەیەک نە لە مەسلحەتی کووردە نە لە مەسلحەتی هەرێمی کوردستان باش بەس خۆ پێشبینی چییە یەکێتی سەرۆک کۆمارەکە لە دەست یاخود لای دەمێنێتەوە ئەم جارش من پێم وایە پۆستی سەرۆک کۆمار لای یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمێنێتەوە چکە زۆربەی لایەنەکان ئێستا بزانە لایەنی شیعەکان عەدا تەیاری سەدری ئەویش دژی یەکێتی نییە با بە سەراحەت قسە بکەین مقتەدا کێشەی لەگەڵ لایەنەکانی تری شیعەیە و بە تایبەتی لەگەڵ دەوڵەتی یاسا و مالیکیە شتی وهای بەیەکێتی وتبێ ئەگەر بێتە ناو هاوپەیمانێتێکە سەرۆک کۆماریان پێ بدەیت وەکو زانیاری خۆت ینی سەدر نازانم بەڵام سەدر حەزی کردو یەکێتی بێ نازانم ئەگە باسی پۆستی سەرۆک کۆماری کردو بەس ئەو کێشەی نەبوو یەکێتی بچێتە ناو ئەو هاوپەیمانێ وەکو بۆشم باس کردی ئەو وەرەقەیان لێک تێگەیشتنەی سەرەتا پارتی لەگەڵ تیاری سەدری و با بڵێن سیادە ئیمزایان کردبوو نەخێروەڵە هەر لەگەڵ تیاری سەدری ڕئیسی هەیئەی سیاسی تیاری سەدری هەر ئەو بەیانی کە بۆ نیوەڕۆ ئێوارە سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی هەڵبژێردان ئەو وەرەقەیان هێنا بۆ یەکێتی نیشتیمانی بەس یەکێتی ئامادە نەبوو نە ئیمزای بکە و نە بەو شێوەیە بڕواتە ناو ئەو پرۆسەیەوە باش بەس خۆت لە بەغداد ئیش دەکەیستا بۆ سەرۆک کۆمار بۆ یەکێتی مەبەستم خودیش ناکەی نانە من الحەمدلله بەشێکم لەو پرۆسەی کە ئیشەکەین ئێستا هەریەکێتیشی چونکە پێشتر وتیان دەرکراونەوە هەر خۆدیکێتی جەنابەت من باسم کردووە من یەکێتیم و چەند ساڵە هەر یەکێتی بوومە و یەکێتی بوونەکە ینی قەراری خۆمانە بەس نەگەڕاوی تۆ چکە پێشتر لەگەڵ وتی و توێژ دەرەکەوتیان جارش هەرگەڕاوی تۆ ینی من هەر بەشێکم لەو پرۆسەی ئیشەکەین بۆی سەرۆک کۆمار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر سەرۆک کۆمار یەکێتی لە دەستی بدات کاریگەری دەبێت لەسەر هەرێم ئەمە هەڵبژاردنە و ئەمە پرۆسەی دیموکراتیە کەس نازانێ احتیمال لە شەمە نازانین ئەوان بتوانن چکە بەڕاستی پارەیەکی زۆریشیان هێناوە و هەڵڕژێردراوە ئەو سێلایەنەکە هاوپەیمانە سێ قۆڵێکە بەس دەڵێن یەکێتی شەر بردوێت ئەوش پارەی بردوێتی و پارتیش بردوێتی بزانە ینی ئام باس لەوا کرێ کە پارە هەیە و پارە ئەدرێ بە پەرلەمانتار و بۆی بێن بەشداری بکەن یان بەشداری نەکەن ببنە سوسی معەتەل بۆیە من بۆ ئەمە باسەکەم احتیمالە جەلسەکە ببێت ڕۆژی شەممە و سەرۆک کۆمار بۆ یەکێتی نەبێت تۆ بێ هەموو شتێک تەوەقعەکەی ئەو سایتر قەراری یەکێتی خۆیەتی من لەو بەشە نیم لەو پرۆسەیە نیم بەڕاستی بەرنامەی چییە بێ قەراری چییەدا تەسەوری خۆم وایە کێشە زیاترە بێت پێم وایە ئەمە ڕنگدانەوەی لەسەر اتفاقات دەبێت لەسەر لە هەرێمی کوردستان لەسەر ئیدارەی هەرێمی کوردستان لەسەر هەڵبژاردننی داهاتوو لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە هەردوو شێوەکەش یعنی ئەگە پارتی دیموکراتی کوردستانیش شکستی هێنا لەوەی ڕۆژی شەممە بتوانێ کاندیدەکەی سەر بخە ئەویش کێشە دروستە بێت ینی بۆیە ئێمە من کە لەگەڵ لایەنە شیعەکان قساکەم ئەڵێم ینی دەبێت کورد ڕێککەوتنێک بکات ینی ڕێککەوتنێک نەکەن تەفاهم نەبێت لە بینی کووردا بەم
ئەوەی پێڵێن ئێسقان شکاندنەوە بەم طریقەی کە ئەم بچێتە بەڕێک و ئەو بچێتە بەرێک بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نیە. بەس کڕین و فرۆشتنی پەرلەمانتاران ئەوەی کە بەرەز باس کرد باسی نازانم 5 میلیۆن دلار دەکەن ئەوە هەیە ینی کڕین و فرۆشتنەکە یاخود پۆستەکان. من بۆ دابشکردنی پۆست بە دڵنیایی پێتاڵێم وعد هەیە بە دڵنیایی متەکیدم چکە خەڵکەکان ئەناسم کە پێیان وتون و چ پۆستێکیشیانە دەنێ پەیوەند نەخزای من 16 ساڵ پەرلەمانتار بوومە و لایەنەکان برادر من و تەواصلی بەردەوام هەیە بە تایبەتی وەکوت من بەشێکم لەوەی ئیشەکەم بۆ سەرۆک کۆمار و بە تەکیدی تریش بۆ جەنابی کاک دکتۆر بەرهەم بە تەواصلی بەردەوامم هەیە و الحەمدلله ڕێزم لێگرن هەموو لایەنەکان ئەوەی کە وعدەدەن سەرۆکی لیژنەتە دەینێ وەزارەتە دەینێ ئەوەت ئەدەینێ ئەوە 100% وایە 100% کێش ئەمە ئەکا ئەوانن چکە لایەنی ئیتاری شیعی تهدیدیان نەکردو کوتلەی گەورە کێ و سەرۆک وەزیرانەکەیان کێ تا وعد بدەن چیتان ئەدەینێ بەڵام ئەوەی کە وعدەکان درابن پارێ زۆری تایە ینی ئەیسا دوو پرسیارەکەمان دوولایەنە بوو هەندێکیان وعدی پۆست و سەرۆکی لیژنە و وەزارەت و هەیئات ئەوە من دڵنیام وایە چکە بەناو ئەزانم کێ بانکراوە و چی پێوتراوە بەڵام مەسلەی پارە بۆی وازح بم ئەمەیان ینی ناتوانانی لە خۆتەوە ئەمە بڵێ ئەگەر بە چاوی خۆت نەتبینی بێ یان نەتبیست بێ پێت نەڵێ منیش ئەبیستم بۆ پەرلەمانتارانی کوردی شەیە جگە لە بڵین یەکێتی بۆ لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتیەوە فەر هەیە وعدی پۆستیان پێدرا بێ ئەوەی بیستمانە بۆ پۆست و شت بە تەکید بۆ کوردیش هەیە غەیرە یەکێتی بڵێ باشە بەس سەبارەت بە سەرۆک وەزیران ئەوەی کە ئێستا سەدەر دیاری کردووە وتت لایەنەکانی تریش کێشیان لەگەڵی نییە نەخێردیانە لە دوات کۆبوونەوەیەکی چەند نوێنەرێکی ئیتاری تەنسیقی لەگەڵ موقتەدای سەدەر باس لە هەندێ ناو کراوە بۆ سەرۆک وەزیران باس لە دووبارە بوونەوەی کازمی کراوە ئەو حەزەکەم تۆزەوە خاڵێکی گرنگە باسی مەسلەی کازمیش بکەین لەناو ئەم پرۆسەیە کەوتیان سانسی سوتاوە تەواو بوو دوێنێ ئەلانیان کرد بە نیسبەت ئیتارەوە ئەمەش بۆ خۆی کێشەکان تاقی دەکات بۆ ئێستا باس یەکەم ینی ئەوەی کە ئاخر جار قسەیان کردووە ڕێککەوتنیان کرد بکەن لایەنی ئیتاری تەنسیقی کەس لاری نەبووە لەوەی کە ئەم جعفەر سەدر بربەژێر بێ بەڵام هی هەموویان بێت وەکوتم لەبەر ئەو حرمەتەی کە بۆ ینی شەهید سەدری باوکی هەیەە و کە مؤسسی حزبی داوایە و حزبی داواش لەم لان خۆتەزانی لەناو ئیتاری تەنسیقی بەڵام لەبەر ئەوەی ئێستا کاندیدی تەیار نەکتار کاندیدی تەحالوفی سولاسیە شیعی ئیتار قبوڵیان نییە چکە ئەگەڕێمەوە ئەڵێم شیعە ئەڵێ ئەبێ کوتلەی گەورە کوتلەی شیعە بێت نابێت سونە و لایەنی تریتیا بێت چکە ئەمە پێیان وایە لە با بڵێن ئەساسیاتی ئیدارەدانی دەوڵەتی عێراقی ئەچێتە دەرەوە باش بەس کازمی وەکو کازمی خۆی ئەگەر ئەوەش چانسی نەبێت ئەوە چانسەکەی زۆرە تاوێک لابۆتەوە ئەو جعفەر سەدرە بەتەکی بۆ ئەوان یەکلابۆتەوە بەڵام ئەمەش بە شەرتێک ئەگە پرۆسی سەر و کۆمار سەر بگرێ ینی ئەوە ئێعلانیان کرد ینی ئەگەر شەممە پرۆسی سەر و کۆمار سەری کردواتە ئەگەر بڵین ڕێبەر ئەحمەد بوو بە سەر و کۆمار ئەوە هەر ئەو ڕۆژە هەرە و ئێوارەی احتیمالە یا بۆ سبەینێ تەکلیفی جعفەر سەدر ڕکات یعنیەوە تەواو بووە ئەگەر نەشبێت طبعا ئەو پرۆسەی سەرۆک وەزیران بینە سەر کازمی بڵێ کازمی با بڵێن کارتەکەی سوتاوە ئەمەش کێشە دروستەکە بوو منمێ حقیقەتێکی باسی کەم باش ئێمە کە ئەڵین تەحالوفی سولاسی ئەمە نا ئەمەسە تەواو هاوپەیمانی ڕسمیە بەڵام ئەو تەحالوفەی پێش هەڵبژاردن کە کراوە پێش هەڵبژاردن کیت پێش هەڵبژاردن لەکوێ کراوە لە عێراقا کراوە لە عێراقیان لە دەرەوە بەڕێعایی دەرەوە کراوە زیاتر لە جیهەتێک لە دەرەوە ئەو پرۆسەیە سەرەتا با بەوازحی تریش بیڵین سەرەتا لە بیدایاتی ئەوەی کە ئیتر انتخاباتی مبەکیرە ئەبێ ئەم بەرنامەیەکێتیشی تیا بوو عمار الحەکیمیشی تیا بوو ئەسڵ پرۆسەکە زیاتر سەید عمار بوو مقتەدا سەدر یعنی با بڵێن سەدری تیا بوو یەکێتی و دانیشتنیش کراوە بەڵام نەگەیشتنە نەتیجە ئیهمال ینی وازیان لێهێنا لە بەڵێن مقتەرەحایان ئەمە بەڵام لێک تێگەیشتنەکە لە بینی 4 لایەن کرا 4 لایەن بەڵێ سەدر بارتی حەلبوسی تحديدا تقدم خەمیس خەنجەری تیان نەبوو لایەنەکەی تر مستەفا الکاظمی بوو و بەو حزبێکی هەبوو ئەو
ینی حرەکەیەکی هەبوو بەڵام لە نەتیجەیە ئەو بڕیاریدا ئەو حیزبە یا ئەو حرەکەی بەشداری هەڵبژاردن نەکا کاندیدی بە مستەقلدانە ئەو مستەقیلانی کە ئیستا باسییانەکەین ئەوانە سەر بە کازمی هەمووشی ئەو دەریانی چواندووە 15 کەسن تقریبا دوانسیانێکیان خۆیان یەکلا کردوتەوە چون یەکێ بەلای تیاری سەدری بەڵام 12 ماون کە هەمووشی شیعن بۆڵێم هەمووی شیعن دایمە شیعەت ترسی ئەوەی هەیە نایە بچێتە تەرەفێک دژی تەرەفێکی تر چکەوان بڕواین بەوەی ناوماڵی شیعەت لەت نابێ ببێ بۆیە قمارکردن یان هین ینی ئەتیمادکردن لەسەر شیعی مستەقل قورسە چکە خۆم قسەم لەگەڵیان کردووە ئەوان ئەو کێشەیان هەیە ئەوان مستەقلن نانێ بچن لەگەڵ سەدر بندژی ئیتار و نانەوێ لەگەڵ ئیتار بندژی سەدر چکەوان ئەڵێن ئێمە ناتوانین وەکو شیعە ببینە بەشێک لە لەتکردنی ناوماڵی شیعی ئەمە شیعە مستەقلەکە جا بۆیە لێرە ئەم تەحالوفە چوارقۆڵی بووە ئەم سێلایەنە بە پاڵ پشتی کازمی و دەستگاکانی کازمی ئەو هەموو دەنگەیان هێناوە لە ئینتیخابات بە تەزویریش بەڵێ تەزویر کراوە تەزویر لە جیهازەکان ناکراوە ئەمە تەزبیتە لە محکمەی اتحادی نەڕەوە من خۆم هەموویم بینیوە و گوێم لە هەمووی بووە و لە بەردەممان تەجروبەکان کراوە کە ئەو یاریانەی کە کراوە ئەو سیڤەرانەی کە یاری سێڤەرانەی یاری پێکراوە و ئەقماری هەمووی بەڵگەوە دراوە دژیەوە و پەرلەمانتەران دەرنەچونتیانەوەانی کە دژی قەوارەی هەرێم بوون بەڵێ وایان بە ئێمە ئەوتن بەڵێ زێباری تەسریحێکی ئەڵێ ئەوانەی دژی هەرێم بوون من ئەمێ ئەوەی کازمی تەواو کەم جوابی ئەوەشە دەمەوە چکە گرنگە جا لێرە ئێست کازمی تا دوێنێش پشتیوانی ئەم سێ قۆڵەیە کرد جابی لێرە حیسابی خۆیان بکەن لە دوێنێەوە کازمی لە پشتیوانیان ناکات چکە بەرنمەکەیان وابوو کە سەرۆک وەزیران کازمیە بێ ناوی جعفەری سەدر نەبووە لە بیدایەتە ئەم سێ چوار قۆڵیە بەرنمەکەیان وابوو ئەم انتخاباتەیان کرد ئەم دەنگانەیان هێنا ئەم پرۆسەکە ڕۆیشت کە ئێستا کێشەکە چیە کە سەرۆک وەزیران کازمی بێ ئێستا دوێنێ کازمی تەکید بوو کە سەرۆک وەزیرانێ ئەمە زەڵبەیەکی گەورەیە لە مقتەداوە بۆ کازمی بۆیە لە دوێنێەوەش کازمیش تەسیری لەسەر دە پەرلەمانتار هەیە بەلای کەمەوە ئەوانیش باوەڕکەم ینی ناچنە ئەو بەرەیەوە بۆ پەیمانەکانی سەدر بەتەکید ینی ئەو تەواو لە دوێنێەوە بۆی دەرچوو کە سەدر وازی لێ هێنا و پشتی تێ کردووە بەسەبارەت بۆی کە ئەوەی کەوتیان ئەو پەرلەمانتەرانی دژی قەوارەی هەرێم بوون ژمارەیەکتان بوون لە بەغدا پێشتر وتیان کەوتن ئەوانە هەر بەرپرسێکی پارتیەوەی وتە بوو بڵێ کاکۆشێر جێباری بوو بە سەراحەت لە مقابلەیەکە وابزانام کوردستان تیڤە لێ پرسیاڵێ ئەوانەی دژی هەرێم بوون ئەڵێ بەڵێ بەرسزای میلەت کەوتن ئەڵێ بوو هەتا ئەڵێوانی سرودی مەڵتنیانەوەت هۆمە بەستیان منە ئێمە دژی قەوارەی هەرێم نین هەرێمی کوردستان هی خۆمانە کەس بەقەدەر من برای بەڕێزم کاک ئەحمەد حاجی ڕەشید برام کاک هۆشیار کاک دکتۆر غالب کاک ڕێبوار کاک سەرکە دیفاعمان نەکردووە لە کوردستان دیفاعمان کێ بەقەد ئێمە دیفاعی کردووە لە موچەی خەڵکی کوردستان بەڵام ئێمە با بڵێن ڕخنەمان لە سیاسەتی هەرێمی کوردستانە گر کە لە بەرامبەر بەغایی کرد کە لە نەتیجە معاشی خەڵک نەئەگەیشت ڕخنەمان لە سیاسەتی پارتی گرتووە گینا پارتی حزبێکی سیاسیە لە کوردستانە جارێ من بۆ خۆم کە سەرکردایەتی یەکێتی بوومە سەرۆکی فراکسیۆن بوومە ئێمە بەشێکین لە حکوومەتێک وەکو یەکێتی لەگەڵ پارتیا شەریکین ئێمە نەقدی سیاسەتی یانمان کردوتمانە ئەم سیاسەتی اقتصادیە غەڵەتە ئەم سیاسەتی نەوتە غەڵەتە ئێمە بێ لەبەر خاتری میلەتەکەمان ڕێگەمان ئەوەیە لەگەڵ بەغدا ڕێککەوین نەک لەگەڵ ئەنقەرە و تورکیا ڕێککەوین ئێمە بێ لەگەڵ بەغدا ڕێککەوین بۆی خەڵک میلەتەکەی خۆمان بژێنین ئەبێ داهات شەفاف بێ ئەبێ نەوت شەف ئێمە ئەمە ڕخنەکانمان بۆ ئەوان یەکسەر بردویان تەژێر تاوان تۆهمەی خیانەت دژی هەرێم نەخێر ئێمە دژی هەرێمنی و پەرلەمان و قاعی پەرلەمان و مداخلەکانمان شایدی ئەوەیە ئێمە ئەو ساش و ئێستەش ڕخنەمان لە سیاسەتی بە تایبەتی ئابووری و نەوتی هەرێمی کوردستان گرتووە نەتیجەکەشی معلومە و ڕخنەمان لە سیاسەتی پارتی گرتووە کە ئەم گەوجاندنەی میلەت بە ناوی قەومیەت و کورد و نازامچی ئەوەی لە عێراق قسە بکە عێراق چیە فەرموو ئێستا هەرە وەرەقەی دوێنێی خۆیان ئەبێ بۆ مێژووی خۆیان هەڵی گرن گەورەترین وەرەقەی عێراق چێتی ئەوەی کە دوێنێ ئیمزایان بوونە عێراقی عەرەبی چوار زۆر بۆ ئێمە هیچیان نەهێشتوتەوە من چاوەڕێی شەشی کانون مەبزانم لە عیدی جێش لە هەولێر تەحیاکەن بۆ جێشی عێراقی ئەلباسل ئەمە تاکی ئەم شیعاراتانە تاکی ئەم پارتی خۆی حەقەتنی لە بەرەوەی زۆر نیە ناوێستا وەکو مەرجع بارزانی مامەڵی لەگەڵا ناکرێت ئەوە سەدرە مامەڵی لەگەڵا کە وڵانەکانی ترنی پەراوێز کراون
من پرسیارێکەکەم شیعە یەک کەسی هەیە مەرجعی بێت غێری مەرجعی دینیان طبعا ئەو مەرجعێکی دینیە کە ئایەت الله سیستانیە مەرجعی سیاسی هەیە لە ناو شیعە سید عمار حەکیم کەسایەتیە مالکی ڕئیس حزبێکی دیارە عبادی جیابۆتەوە بەڵام کەسایەتی خۆی هەیە قەیس خەزعەلی هەیە سید مقتەدا سەدر بەڕاستی کەسایەتێکی مهم و دیار کەسی ناتوانێت بڵێ من تاکە مەرجعی سیاسی شیعەم لە ناو سونە ینی کێ مەرجعی تاکە مەرجعی سونەیەکی تر هەموو سونە ئیلا بە قسەی ئەوەکە نییە نی محەممەد حەلبوسی تاکە سونەیە کە توانیوێتی دوو جار پۆستی سەرۆک پەرلەمان وەرگێ و زۆرترین کورسی پەرلەمانی هێناوە ئەمجارە ناتوانێت کەسیش ناتوانێت لە سونە بڵێ مەرجعی سونە محەممەد الحەلبوسیە ئێمەش لە ناو کووردا تاکە مەرجعی سیاسیمان نییە ئێمە کۆمەڵی ئەحسابین کۆمەڵی حزبی سیاسی ئێمە مەرجع بۆ خۆیان مەرجع بۆ پارتی حەقی خۆیانە بەڵام ئێمەی کورد هەموو کورد باشە هیچ سەرۆکی حزبێک ناتوانێت بڵێ من مەرجعی هەموو کوردم باشە ئێمە کۆمەڵی ئەگەر بمانەوێ مەرجعێکی شەرعیمان هەبێت دەبێت پەرلەمانی کوردستان بێت چونکە ئەوە نوێنەری خەڵکن خەڵک دەنگی بەوان داوە باشە کاتم زۆر هەر نەماوە بەس هیچ مەترسێک لەسەر کوردستانەیە پێشتر موشک باران هەبوو کۆمەڵ بڵێن بڕیاری نەوتەکە بوو وەرچەندەوە خەڵک بەدڵی بوو بەس مەترسی تر هەیە لەسەر کوردستان ئێمە بێ چاوەڕێی ئەو بکەین ئایا لە دوای شەمەوە چی ڕووە دایان شەممە چی ڕووە دووە لە دوای ئەوەوە تێئەگەین پرۆسی سیاسیەکە بەرەوکو ئەڕوا لە عێراق ڕنگدانەوەی چێبێ لە هەرێم کوردستان بەڵام من پێم وایە مەرحەلەی داهاتوو مەرحەلێکی ناسەقامگیری ئەبێت لە عێراقا بۆ کوردستانی بۆ کوردستان بە تایبەتی ینی چ ئەوەی ئەگەر ڕۆژی شەممە پرۆسەکە سەری گر ئیتاری تەنسیقی دەستەوەستان دانانیشن بە تایبەتیوان جەناحی عسکەریان زۆرە کە تەسیر هەر لە عێراق ناکە لە هەرێمی کوردستانیشەکە و ئەگە پرۆسەکە سەریشی نەگرت دیسانەوە تۆ نازانی بەرامبەر چێبی مقتەدا چیەکە ئەچێتە معارەزە ڕنگدانەوەی پارتی چیە بێت لایەنەکانی تر چۆنتە بەگشتی عێراق لە بەردەم مەرحەلەیەکە کە تایسە هیچ کاتێک ئەوە مەرحەلەیەکی قورس و نەبوو بەرچاو و هیچ کەسێک ڕوون نییە وەکو کورتبازیە و ڕێکەوتنانەدا کورد ئەمەی کە دوێنێ کراوە زۆریش بازەکە چییە؟ ناتوانانی تۆ بە تەنیا قەرار بدەیت لە بری کورد بچی وەرەقە ئیمزا بکەیت لەگەڵ یەک لایەنی شیعە و لەگەڵ سونەیە ناکرێت ئەمە ئەساسی ینی کورد خۆی قیاداتی کورد کاتێک لە دوای 2023 چوونەتە بەغاوە ئەم دەستوریان نووسیوەتەوە ئەو بنەمایی دەستوری لەسەر نووسراوە ئەمە نییە کە ئێستا لە وەرەقەکەی دوێنێ نووسراوە بنەمای تەوافق بووە بنەمای تەوافق بووە بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز ساڵح تاڵەبانی پەرلەمانتاری پێش سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ ستان خۆش بێت دەستی جەناب